بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام. ڕاستەوخۆ لە چەمچەماڵەوە لە ناوچەی گەرمیانەوە ئێمە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبین لە بەرنامەی ستۆدیۆی 194ەوە. ستۆدیۆی 194 تایبەتە بە گفتوگۆکردن لەگەڵ کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان، لیستی ژمارە 194 بۆ هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان. ئێمە لێرەوە لەم ستۆدیۆوە ڕاستەوخۆ گفتوگۆی کراوە لەگەڵ هەریەکە لە کاندیدە بەڕێزەکانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان، لیستی 194ەکەین بە مێدیەوەی کە بزانین بۆ هەڵبژاردنە بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان و بۆ خەڵکی کوردستان ئەوان بەرنامەیان چییە؟ پەیامیان چییە؟ ئەیانەوێت لە چ بوارێکەوە خزمەت بە خەڵکی کوردستان بەگشتی بکەن؟ دەیانەوێ چ برینێک لە برینەکانی ئەم گەلەستەمدیدەیە ساڕێژ بکەن؟ تا ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ستۆدیۆکانی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئەم بەرنامەیە پێشکەش کراوە. لەمە دووە پێهەڵدەگرین و دەچینە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و هەموو شارۆچکەکان و هەموو شارە گەورەکان دەگەڕێین لەوێ کاندیدەکان لە بەردەم جەماوەرەکانیانە، لە بەردەم خەڵکی کوردستانە، لە بەردەم هاندەرانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان گفتوگۆیان لەگەڵ دەکەین بە مێدیەوەی چەمچێک لەو بەرنامەیە کە هەیەە، چەمچێک لەو ئەجێندایی کە هەڵیان گرتووە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان لە ئایندە و لە کاتی دەرچوون و سەرکەوتنیانە بخەینە ڕوو. من لێرەوە ئێستا لە شاری سەربەرزی چەمچەماڵەوە لە گەرمیانەوە ڕاستەوخۆ لەگەڵ هاوکارانم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئامادەبوونی دوو کاندید لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان و چەند میوانێک و ژمارەیەک لە پشتیوانانیان لە خەڵکی بە شەرەفی دانیشتووی شاری چەمچەماڵ لێرە گفتوگۆیەکی کراوەکەن. میوانەکانم دەناسێنم. هەریەکە لە بەڕێزان مامۆستا جەزا ئەحمەد ساڵح، بەرپرسی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان. میوانی دووهەمان بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد حەسەن، ناسراو بە ئەحمەد مەولەوی، کاندیدی ژمارە 11 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان. میوانی سێهەممان سەربەست نەریمان، کاندیدی ژمارە 34 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان. میوانی داهاتوشمان بەڕێز مامۆستا سەربەست جەباری، بانخوازی ناسراوی سنووری گەرمیان و چەمچەماڵ و ناوچەی سلێمانی و کوردستان. بەڕێز میوانێکی دیکەمان مریەم خان، مریەم ڕەفیق، کارگەڕی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بە گەرمی بە خێراتنی میوانە بەڕێزەکان مەکەن، میوانە سەرچەکان بەخێر بێن. لەگەڵ دەستێک لە عزیز و خۆشەویستانم لە خەڵکی دەڤەری چەمچەماڵ، ئێوەش هەموو لایەک بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونتان. بەڕێزان، من پێشەوەی دەست بە گفتوگۆکانم کەم لەگەڵ میوانە بەڕێزەکان دەمەوێت لە دوو ڕاپۆرتە لەسەر ژیانی تایبەتی هەریەک لەو بەڕێزانە چمکێک لە ژیانی ئەوان لە بەرنامەکەمانە بخەینە ڕوو. یەکەم جار دەچینە لای ژیانی بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد حەسەن، ناسراو بە ئەحمەد مەولەوی، کاندیدی ژمارە 11 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەحمەد محەممەد حەسەن، ناسراو بە ئەحمەد مەولەوی، ساڵی 1960 لە گوندی حەیدەربەگی سەربەناحی ئاغجەلەر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە ساڵی 1983 تەواو کردووە. ساڵی 1983 تا 1987 دەرسی زانستە ئیسلامیەکانی خوێندووە. پاش ڕاپەڕینیش پۆلی شەشەمی ئامادەیی تەواو کردووە. ساڵی 1983 کە بۆ خوێندن چوەتە سلێمانی، پەیوەندی کردووە بە ڕیزەکانی برایانی مسلمانی ئەو کاتەوە. ساڵی 1993 بۆتە ئەندامی لق لە بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامیدا. ساڵی 1996 بۆتە بەرپرسی ناوچەی چەمچەماڵ. ساڵی 1999 بۆتە کارگێڕی ڕێخستن لە مەڵبەندی کەرکووک. پاش ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی بۆتە بەرپرسی ناوچەی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی. ساڵی 2007
پاشکردنەوەی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆتە بەرپرسی مەڵبەندی حەوتی چەمچەماڵ. بڕوانامەی بەکالۆرەسی هەیە لە ئوسوڵ الفیق لە کۆلێژی ئیمام ئاعزەم. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیتان مشتێک بوو لە ژیانی بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد حەسەن ناسراو بە ئەحمەد مەولەوی کاندیدی ژمارە 11 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی. مامۆستا ئەحمەد ئەمڕۆ و هاوکارانی ئێمە بەڕێز کاک ئەبوبەکر هەڵشۆی لەگەڵ جەنابتانە ئەوەی کە ئێوە بینەران بینیتان لەگەڵ یا گفتوتۆتان کردە بە ژیانی خۆتان. چی هەیە لەو راپۆرتەیە نەتوت بێ و ئێستا بتەوێ بە بینەرانی ئێمەی بڵێ؟ بسم الله الرحمن الرحیم. وڵا ئەوەی کە زۆر بە زەروری بزانم بە زۆر بە کورتی لە مەسەلەی تایبەتمەندێتی ژیانی خۆم ئەوەیە من کەسێکم زۆربەی تەمەنم بە هەژاری بەڕێ کردەوە بۆیە معاناتی هەژار ئەزانم چییە و زۆرێک لە تەمەنم کاسبکار بوومە بۆیە بەڕاستی معاناتی کاسبکاران ئەزانم چییە و چۆنە. بەو ئومێدەی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان دەسەڵاتێک پیا بکەین لەگەڵ هەموو ئەو چین و توێژانەی کەوا دەستکورد بوونە و هەژار بوونە و خاوەن پێداویستی تایبەت بوونە و کاسبکار بوونە معاناتیان بە کۆی گشتی ئەزانم چییە و چۆنە و بە چ جۆرێکە. بە ئومێدی ئەوەی ئینشاءڵڵا ڕۆژێ لە ڕۆژان گەیشتینە دەسەڵات بتوانین ئەگەر کەمێکش بێت لەو معاناتانیان کەم بکەینەوە بە ئیزنی خوا ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا دەست خۆش. مامۆستا جەزا تۆ هیچت هەیە لەسەر ژیانی تایبەتی مامۆستا ئەحمەد مەولەوی بە ئێمە بینەرانی بڵێ؟ بسم الله الرحمن الرحیم. جنابی مامۆستا ئەحمەد مەولەوی برا گەورەی ئێمەیە. دیارە ئێستا لەقەبی بەرپرسی ناوەندی کۆمەڵایەتی هەیە بەڵام پەروەردەی ئێمە وەرە و پەروەردەی کە مامۆستا ئەحمەد پەروەردەی کردوین هەمیشە ئەو برایانەی کە ڕۆژێک لە ڕۆژان مامۆستامان بوون پێشەوامان بوون ئێمە هەمیشە ئەو لەقەبیان لێ ناکەینەوە. ئەوانە هەر برا گەورەی ئێمەنەوەی کە بینیمانە لە مامۆستا ئەحمەد بەڕاستی لەوەشە لە ڕووخۆش نەبێ بەڵام زەرورە لە کاتێکی ئاوهایە بینەران و جەماوەری کوردستان بزانێت کە خۆنەویست و خواویستانە کە من ئێستا ئەرک و لەقەبی بەرپرسیارەتی مەڵبەندم هەیە لەسەر تەکلیفی خۆی بووە کە ڕۆژە لە ڕۆژان من تەمەنم زۆر کەم بووە لە خزمەت مامۆستای بەڕێزا گوێم لە وتارەکانی گرتووە بەڵام مامۆستا ئەحمەد و تەوازوعی ئەو خۆنەویستیەی وای لێ کردووە کە ئامانجی خزمەت بووە ئەتوانم بڵم تەکلیفی ئەو ئیلحاحی ئەو وای لێ کردم کە من ئەو ئەرکە بگرمە ئەسۆ بەڵام سوپاس بۆ خوای پروردگار تەواضوع و خاکێتی ئەو پیاوە وای لە هەمومان کردووە هەمیشە ئێمە هەر بە براگەوری خۆمانی بزانین کە منەوە ئەتوانم بە کورتی پێناسەیەکی مامۆستا ئەحمەد بکەم خاکێتی و خۆنەویستی و خواویستی لەو پیاوەیە هەتا ئیسا بەرجەستە بۆ دوعای خەریشی بۆ کە ئینشاءڵڵا هەروە بمێنێتەوە. ئینشاءڵڵا زۆر سپاس. بینەرە بەڕێز و خۆشەویستەکانە چینە لای ژیانی تایبەتی بەڕێز سەربەست نەریمان کاندیدی ژمارە 34 لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان. فەرموون. سەربەست نەریمان کەریم فەتاح لەدایکبووی ساڵی 1985 خاوەنی بڕوانامەی بەکالۆرۆز لە ڕاگەیاندن دبلۆم لە گەشەپێدانی کللتور شارەزای زمانی کوردی عەرەبی فارسیە ئەندامی کارەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە ئەندامی کارای تۆری ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیە لە چەندین ڕۆژنامە و گۆڤاردا کاری کردووە بەشداری دەیان دیبەیت و کۆڕ و کۆبنەوەی سیاسی کردووە لە ناو دەرەوەی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیتان ژیانی تەوان مشتێکی کەم لە ژیانی گەنجێک لە گەنجەکانی شاری چەمچەماڵ کە دەیەوێت خزمەت بە شارەکەی بکە بەڕێز سەربەست نەریمان کاندیدی ژمارە 34 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان. کاک سەربەست چیت هەیە بە ئیزافەیەوەی کە
بینەرانی بەڕێز و خۆشەویست بینیان لە سەرژانی تایبەتی خۆت بیڵێ. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا سوپاس و دەستخۆشیم بۆ ئێوە هەیە. بەخێراتنی ئەو میوانە بەڕێزان ناکەم کە لە بەرنامەکەی ئامادەن. ئەوەی کە یەک نقطەی ئیزافە بمەوێ بیخەمە سەر ئەو بەرنامەیە کە دەرفەتی لەبەر نەبوونی کاتی ئەو کاتێک کە دیاری کرا بۆ بەرنامەکە نەمانتوانی زۆر وردەکاری باس بکەین. من سەبارەت بە خۆم ئەوەندە دەڵێم کە لە تەمەنێکی زۆر کەمەوە لە تەمەنی 8 ساڵیەوە لە ناو ڕابوونی ئیسلامیدا بەردەوامم بە ئیزافەی ئەوەی کە لە نێو خانەوادەیەکی کە هیچ پابەندیەکان بە حیزبی ئیسلامی بە ڕابوونی ئیسلامیەوە نەبووە بگرە لەو چوارچێوەیە بە درێژای ئەو تەمەنەی کە لە ناوکاری ئیسلامی و ناو ڕابوونی ئیسلامیە بەڕێم کردووە. بەرگەی زۆر فشار، بەرگەی زۆر ناڕەحەتیم گرتووە. سپاس بۆخوا لەمەیە بە فەزلی خوای گەورەی ئەبینم کە هەتاوەکو ئێستا بەدانەبڕاوی ماومەتەوە لەناو سەحۆ و ڕابوونی ئیسلامیە و زۆر دەرفەت خراوەتە بەردەسم ڕەتم کردوێتەوە، زۆر ئیمتیاز ڕوبەڕووم بۆتەوە، گوێم پێ نەداوە بە ژیانی ئەو ژیانی کە لە نێو ڕابوونی ئیسلامیدا کەس زۆر پێی سەربەرزم و زۆر شانازی پێوەکەم. توانیومە خۆڕاگرانە هەتا ئێری بێنم و داواکەم لە خوای گەورە ئیستیقامەم پێ ببەخشێت تا کۆتایی. زۆر سپاس سەرکەوتووبی. من حەزەکەم ماسا سەربەست کۆمنتێک بدا لەسەر گەنجێک کە ئێستا لە پاڵیا دانیشتۆ و ئێوێ لەم تەمەنەیە حەزەکەم لەسەر ئەوەی کە گەنجێکە ئێوێ لەم دەرفەتەیە بە هەلی بزانێ خزمەت بە هاوڵاتیانی شارەکەی و خەڵکی کوردستان کە چیت هەیە بۆی؟ بسم الله الرحمن الرحیم. سڵای خوا لە هەموو لایەک بێ. دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامە گەنج پێگەی تایبەتی خۆی هەیە. بەداخەوە گەنجان لە وڵاتی ئێمەیە زۆر مەحروم و بێبەشن لە زۆر ئیمتیازات و لە زۆر ئەو ناز و نعمەتانی کە هەیە لە وڵاتە. ئینشاءڵڵا ئێمە وێدمان وایە کاک سەربەستی گەنج و ماوەستا ئەحمەدیش ئینشاءڵڵا هەر گەنجە ماوەستا ئەحمەدیش بتوانن خزمەتێک بەم شارە بکەن. ئەوەی کە من پێم خۆشە بە کورتێک بیڵێم لە پێشە ئەوەیە کە ئەم دوو برا بەڕێزە لە ناو ئەم شارەیە ژیاون، ئاگایان لە معاناتی خەڵکی ئەم شارەیە. بۆیە زۆر گرنگە کە خەڵکی شار ئەگەر بیانێ خەڵکێک ئاگای لێیان بێ و شتیان بۆ بکە، ئاگایان لەم دوو برا بەڕێزە بێ ئینشاءڵڵا. زۆر باشە، دەستان خۆش بێ. بینەرە بەڕێزەکان ئێمە لە دوای ژیانی تایبەتی هەریەک لە بەڕێزان مامۆستا ئەحمەد مەولەوی و کاک سەربەست نەریمان دەچینە ناو بەرنامەکەمان و تاوتوێی ئەجێندا و بەرنامە و پەیامی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان بە تایبەت لە ئەجێندای ئەم دوو بەڕێزە ئەم دوو کاندیدەکە لەم لیستەیە خۆیە بینێتەوە. دەست بە پرسیار و وەڵامەکانەکەین و مێدەوارین کە لەگەڵمان بن و لەگەڵ ئامادەبووان بەڕێزەکانیش هەر لە ئێستاوایانەوێ توانن کۆمنتی خۆیان و پرسیاری خۆیان و تێبینی خۆیان لەسەر کۆی ئەجێندای بەرنامەکەمان لای خۆیان گەڵاڵە بکەن تا ئەو کاتێک کە دەرفەتە ڕەخسێ و بەشداریتان پێەکەین. ڕێز مامۆستا جەزا، من لە جەنابەت ئەبرسم وەکو ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو بەرپرسی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئێوە لیستێکتان هەیە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان. بەرنامەی لیستەکەتان چییە؟ بەرنامەی کۆمەڵی ئیسلامی کوردستان چییە بۆەوەی لەم هەڵبژاردنەوە خزمەت بە خەڵکی کوردستان بکە؟ بەرنامەی ئێمە خەڵکی کوردستان، خەڵکی هەرێمی کوردستان پێی ئاشنان. ئێمە ڕێگەیەکی دوور و درێژمان لەبەرە بۆ گۆڕانکاری کە ئەو ڕێگەیە ئەمانەوێ ڕێگەی پەروەردە و بانگەواز کە تاک تاکی خەڵکی ئەم هەرێمەی لەسەر پەروەردەکەین. ئەمە ڕێگەیەکی دوور و درێژە لە بەرمان دەستمان پێ کردووە بەو ڕێگە و بەو کاروانەیە ڕێبواری ئەو ڕێین کە پێغەمبەران پێیان لاڕۆشتون سەلامی خۆیان لێبێ. ئەوە ڕێگەیەکی دوور و درێژە کە ئەمانێت تاک تاکی ئەم خەڵکەی لەسەر پەروەردە بکەین کە سوپاس بۆخوا ئێمە باسی سنووری خۆمان بکەین. دیارە جێگی خۆیەتی کە مزگەوتەکان، قوتابخانەکان
ئێمە لەوێەوە دەستمان پێ بکردایە بەڵام بۆی کەوا بەڕوومانە داخراوە چێ بەڕووی داخستووە بێگومان دەسەڵات کە نایەوێ ئەو بەرنامەی کە ئێمە هەمانە کە خەڵکی لەسەر پەروەردە بکەین لە ململانی حیزبی و قۆڕخکاری ئەو دەسەڵاتە ئێمە نەمانتوانی ڕێیان پێنەداین کە لەوێەوە ئێمە دەست پێ بکەین بۆیە ناچار بارەگەکانی خۆمان ئێستا کردووە بە شۆنی پەروەردەی ئەو خەڵکە ئەوە ڕێگەیەکی دوور و درێژی ئێمە ئەمانەوێ وردە زیانی بە بەرنمەکەی ئەوە گەیاندووە لەوەی خزمەت بە پەروەردەی کۆمەڵایەتی و پەروەردەی ئاینی خەڵکی کوردستانی پێ بکەن بێگومان ئەگەر ئێمە کەیسا دێمە سەری دوجار کە ئێمە ئەمانەیە بچینە دەسەڵات دیارە بگەینە دەسەڵات بێگومان لە ڕێی پەرلەمانەوە کە حکومەتمان هەبێ دەسەڵاتمان هەبێ هێزمان هەبێ بێگومان ئەو کاتە دەستمان کراوەترە بێ و ئەتوانین ئەو بەرنامێ بە شێوەیەکی فراوانتر جێبەجێ بکەین بەڵام ئەمەی کە ئێستا هەمانە کە ئەمانەیە خزمەتی پێ بکەین بە شێوەیەکی متەواضعانە کە زەختی و فشاری زۆر کردوتە سەر کادیرانمان ئەندامانمان کە ئێستا من ئەمەوێ ئەوە باز بکەم کە بارەگەکانی ئێمە بۆتە شوۆنێک بۆ پەروەردەکردنی خەڵک بۆ پەروەردەکردنی منداڵان لە ڕەوزەوە بۆ پەروەردەکردنی لاوان گەنجان حتا ئەگاتە خەڵکی پیر و خەڵکی کەم ئەندام و خەڵکی خاوەن پێداویستیەکان بارەگەکانی ئێمە شەوڕۆژ کراوەیە کە ئێمە لەوێ ئەمانەوێت تاک پێ بگەێنین و بە ئەخلاقی ئەندامانمان لە نێو کایە کۆمەڵایەتیەکان لە ڕووی سەردانیەوە لە ڕێی کەناڵەکانمانەوە ئەمانەیە خەڵک پێ بگەێنین کە پابند بێ بە ئیسلامەوە پابند بێ بە شەریعەتی خواوە فێری ئەوە بێ خزمەتکە فێری تەواضع بێ فێری چاکە بێ فێری ئەوە بێ قەدەغەکراوەکان حرامەکان فێری ئەوە بێ چاکەکار بێرەگە خەڵکیە ئەمە بەرنامێکی دوور و درێژی ئێمەیە ئەمەی تریان کە جنابە دەڵێ کە ئێسا 4 ساڵ جارێک ئەکرێ بۆ پەرلەمانی کوردستان بڵێ لە چەند تەوەرێکایە خود لە چەند بابەتێکی جیاوازە ئێمە لەو لیستەمان ڕاگەیاندوو ئەمانەوێ خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکەین لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە کۆمەڵی ڕووەوە کە ئەمانەوێ خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکەین تۆ باسی ئەوەت کرد کە ئێمە گەر بگەینە دەسەڵات یا دەمانەوێ بگەینە دەسەڵات و ئەم خزمەتەی کە باسیەکەی بە خەڵکی کوردستانی بکەیت چۆن ئەتوانن ئێوە بگەنە دەسەڵات بە چ میکانیزمێک ئەتوانن بگەنە دەسەڵات خەڵک چۆن هاوکاریتان بکە بۆی بگەنە دەسەڵات وڵا اینجاوە جەماوەری کوردستانە بێ و شایەتیەمان بۆ بدە ئەوەی لە ساڵانی ڕابردووە بوو ئەوە ئێمە بووین کە ئەمانەوێ بە شەریعەتی خوای پەروەردگار ئەو خەڵکە پەروەردە بکەین و بچینە دەسەڵات ئەم خزمەتەمان زیاتر ئەبێ بەرفراوانتر ئەبێ ئەو کاتە لە هەموو وەزارەتەکانە ڕەنگ ئەداتەوە خزمەتەی ئێمە ئەم خزمەتەی ئێمە تەنها ئێمە وەکو بابەتێک تەماشای ناکەن وەکو ئەوەی کەوا ئێمە وەزیفەیەک تەماشای بکەین بەڵکو ئەخلاقی تێکڵاوەکەین وەکو ئەرکێک تەماشایەکەین وەکو واجبێک تەماشایەکەین بێگومان ئەو کاتە لە سەرجەم سێکتەرەکانت لە سەرجەم بوارەکانە ئەو خزمەتەی ئێمە فراوانتر ئەبێ ئەو خزمەتەی ئێمە زیاتر ئەبێ کە بینی وشمانە ئەو خەڵکانی دەستپاکن ئەو خەڵکانی کە خەمی قیامەتیشیان لەبەرە هاندەرەکەی بە قووەترە زیاترە بێگومان ئێستا مشکلەی وڵاتی ئێمە ئەوە نییە کە گەنجمان نەبێ مشکلەی وڵاتی ئێمە ئەوە نیە پارەمان نەبێ مشکلەی وڵاتی ئێمە ئەوە نییە داهاتمان نەبێ مشکلەی وڵاتی ئێمە ئەوەیە خەڵک خەمی لەبەر نییە خەڵک دڵسۆز نییە مشکلەی وڵاتی ئێمە ئەوەیە کە سوپاس بەخوای پەروەردگار ئێمەش ئەتوانین ئەو کەلێنە پڕ بکەینەوە ئەو کەلێنە پڕ بکەینەوە بەو توانە مرۆیی هەمانە بەو گەنجانەی هەمانە بەو سەروەتەی هەمانە ئەتوانین ئەو کەلێنە پڕ بکەینەوە کە خەڵکی ئێمە بەبێ ئیمکانیاتی بتوانێت خزمەتکە ئایا گەر ئیمکانیاتی لەبەردەست بێ خەڵکی ئێمە فشار بخرێتە سەری زەخت بکرێتە سەری بتوانێت ڕێگەی خوا و ڕێگەی چاکەکاری بەرنەدا ئەی باشە ئەگەر دەسەڵاتی هەبێ ئەی ئەگەر ئەو کاتە توانای زیاتری لە بەردەم بێ بەبێ گومان خزمەتی زیاتری پێکرێ زۆر سپاس مامۆستا جەزار دەرفەتی زیاتر تێدەینێ ئێستا بچینە لای میوانە بەڕێزەکانی تر بەڕێز مامۆستا ئەحمەد مەولەوی کاندیدی ژمارە 11 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان مامۆستا ئەحمەد مامۆستا جەزار باسی ئەوە کرد کە لە ئایندەیە بگەنە دەسەڵات دەتوانن باشتر بە خزمەتی خەڵکی چەمچەماڵ ڕابگەن و خزمەتی خەڵکی کوردستان بکەن من ئەپرسم لە جەنابەت ئێوە هێشتا نەگەشتوونەتە دەسەڵات توانی وتانە خزمەتی خەڵک بکەن بە تایبەتی لە ناوچەی چەمچەماڵ بەڵێ
وڵا بێگومان کە عەباس کەسێک کە مەبەستی خزمەتکردن بێ مرج نییە ئیلا بگاتە دەسەڵات اینجا بتوانێت خزمەتکە. بەڵێ ئەگەر بگەیتە دەسەڵات خزمەتی زیاترت پێ ئەکرێ. ئێمە هەوڵەکەمان بۆ گەیشتن بە دەسەڵات خی پەروەردگار خۆی شایدە واگای لە نێتی دڵمانە بۆ ئەوەیە کە خزمەتی زیاتر بە خەڵک بکەین. ئەجنا ئینسان ئەگەر مەبەستی خزمەتکردن بێ دەسەڵاتشت نەبێ خزمەت هەرەکەی. خۆ ئەگەر تۆ مەبەست خزمەتکردنی جیرانەکەت بێ جیرانەکەی خۆت لە پاڵ تاتوانین ڕۆژە ڕۆژان خزمەتیکە. ئێمە لەم شاری چەمچەماڵەیە بەڵێ خەڵکی چەمشەماڵ شایدە ئێمە قسەیەک ناکەین کەوا نەبێ قسەیەک ناکەین کە لە جێی خۆیان نەبێت چکە ئەم شارە ئێستا هەمووی گوێ لە دەنگمانەوە قسەیەک ئەگەر لە جێی خۆیان نەبێ ئەتوانن بڵێن نەخێوانی و جوابماندنەوە. ئێمە خۆمان بە خەمخۆری ئەم شارە زانیوە باوەڕتان بێ من کاتێک کە بەرپرسی مەڵبەند بوومە ئەوەندەی خەمی شارەکە لە دڵما بۆ ڕەنگە ئەوەندە خەمی مەڵبەندەکەی خۆم لە دڵمان نەبوو بێ باوەڕت بێ زۆر کات ئەوەی بیرم کردوێتەوە لە پرۆژەیە کە خزمەتی ئەم شارە بکە ئەوەندە ڕەنگە بیرم نەکردێتەوە لە پرۆژەیە کە خزمەتی مەڵبەندەکەی خۆم بکە. من یەکێک لەو پرۆژانەی کەوا زۆر بیرم لێ ئەکردەوە بۆ ئەم شاری چەمچەماڵە چونکە ئەم بینی معاناتەکەی لە ناو خەڵکە کاتێکە یەکێک وەفاتی ئەکرد ڕۆژانە خەڵکە مرێ ئەوە ئەمری خی پەروەردگارە چێمان هەیە خەڵکمان لێ نەمرێ هەمومان خۆشەویستانمان ئەمرن ڕۆژانە خەڵکێک کە لەم شارەیە وەفاتی ئەکرد ئەم شارە شارێکی کۆمەڵایەتیە شارێکە بەڕاستی خەڵک خاوەن ڕەحم و بەزەیە خەڵک بەدەم خەڵکەوەیە کاتێکە کەسێک وەفاتەکە ئەم شارە لایەکی شارەکە کوێتە دوای جەنازەکەی لایەکی شارەکە دوکان داخە دوکاندار دوکان داخاوە ساوازە ئیش دێنێ کرێکار وازە ئیشەکەی دێنێ مۆزەفە لە دایرەکە قاپێکە داخاو دێ ئەکەوێتە دوای جەنازەکەی کە ئاباز من ئەم بینی کاتێکە یەکێک وەفاتی ئەکرد 4 تاکە سەعات خەڵک بە دیارە و قەبرەوە دائەنیشت کرێکار 4 ساعت لە ئیشە بوو مۆزەفێک 4 ساعت دایرەکەی بەجێ هێشت ڕەنگە مامۆستایەک 4 ساعت قوتابخانەکەی بەجێ هێشت هەتاوەکۆ قەبرە هەڵەکەندرا هات بە خەیاڵ ماوەتم پرۆژەیەک دەست بدەینێ بۆی ئەم شارە نەجادەینە دەست ئەم قەزەیە ئەویش بەوەی کە ئەبێ حەفارێک دابین بکرێ بۆ ئەوەی لە مودەیەکی کەمە بتوانێت قبر بۆ خەڵک هەڵکەنێ بەبێ بەرامبەر باوەڕت بێ کەم پرۆژەی هات بە خەیاڵما بەبێ ئەوەی خاوەنی $1 بم بەبێ ئەوەی $1 بەدەستەوە بێ بەبێ ئەوەی $1 کۆ کردبێتەوە هەر ئەو ڕۆژەی هات بە خەیاڵما بۆ بەیانی چوون بۆ سلێمانی لە مەعرەزەکانی سلێمانی معاملەی حەفارەیەکم کرد بە 2 دەفتەر و 40 وەرەقە فەورەن هەر لەوێ خوا شایدە $1 بەدەستەوە نەبوو فلاتێکم بۆ گرت و کردمە بام فلاتەکە وتم کاکەوارە پارەکەت بۆ دێنم هاتمەوە لە بازاڕی چەمچەماڵ 2 دەفتەر و 40 وەرەقم بۆ قەرز کرد و ناردم بۆ ئەو کابرایە لە مودەی 2 مانگا سوپاس بخوا لە ناو خێرۆمەندانی ئەم شاری چەمچەماڵەیە پارەکەمان کۆ کردەوە ئەم شارە حەسایەوە بە شایەدی ئەم شارە ئێستا هەموو ئەزانن هەر کەسی ئەمری خواکە هێشتا جەنازەکەی تەواو نەشۆراوە قەبرەکەی بۆ حازر کراوە ئەمە خەڵک ڕزگاری بۆ لە دەست ئەوەی 4 ساعت بەدیار قەبرێکەوە دانیشێ کە عەبازجاری وا هەبوو 6 بارانە باری باوەڕتان بێ ئەو خەڵکانی ناو ئەو قەبرەیە بوون و قەبریان هەڵەکەن سەر تاپای باڵایان نەبوو بە قوڕ ئەو خەڵکەش کە بەدیار ئەو جەنازەیەوە بوون سەر تاپای باڵایان ئەبوو بە ئاو بەڵام سوپاس بەخوای پەروەردگار دوای حەفارەکەمان کرد بە 2 سەیرمان کرد چکە چەمچەماڵ 5 قەبرستانی لێیە بە 4 دەوریا فریا ناکەوت کردمان بە 2 حەفارەیەکی ترم کڕی دوای ساڵێک هەر بە هەمان شێوە لەسەر ئەرکی خێرخوازان بە 2 دەفتەر و نیو دوای ساڵێک کە سوپاس بەخوا کردمان بە 3 حەفارە ئەمەیان لەسەر حسابی کاک سالار فەقێ محەممەد سوپاسی ئەەکەن لێرەوە من ئەیڵێم خۆتی ڕوو لە کەس منێ بە تاقیتە ناخۆم پارەکەی دەم بە تاقیتە ناخۆی 3 دەفتەریدا پێمان چوین دانێترمان پێکڕی دوای کردمان بە 4 ئێستا 5 حەفارەمان هەیە سوپاس بەخوا بوار 5 قاپەرسانەکە دوای مدەیەکە عەباس بیرم کردەوە لەوەی کە جەنازەیەک کاتێکە ئەگوازرێتەوە بۆ قەبرستان جاری وا هەیە بارانە لە سیارەیەکی دوا بەتاڵە لە ماڵەوە تا ئەگاتە قەبرستان باران لەم جەنازەیەدا لە هاوینە خۆر لێدا سوپاس بەخوا ئەویش هەوڵمان بۆدا بە 3 دەفتەر ئیسعافێکمان کڕی ئێستا ئەو ئیسعافە و ئەو حەفارانە هەمووی لە خزمەتی خەڵکی ئەم شارەیە بەبێ بەرامبەر لە کاتێکی شاکرد خاوەنی $1 نەبوو خاوەن $1 نەبووم بۆ هەر هەمویان پێش وەخت کڕیومە نەک پێش وەخت پارەکەم کۆ کردبێتەوە اینجا خۆم خسۆتە ژێرباری ئەو قەرزەوە پێش وەخت کڕیم و دوای پارەکەمان بۆ کۆ کردوێتەوە ئەمە یەکێکە لە پرۆژەکان سوپاس بەخوا ئەم شارە حەساوەتەوە لەبەری ئەوە 10 ساڵە لەم شارەیە عائلە نییە بنەماڵە نییە سوودمەند چکە کەس نییە کەسی لێ نەمرێ کەس نییە سوودمەند نەبوو بێ لەم پرۆژەیە پرۆژەیەکی تر کە من خۆم بە شخصی پێی هەڵساوم من لیستی خوێن بەخشینم لایە کە هەستم کردووە زۆر جار نەخۆشێک لەسەر بتڵێ خوێن پەچی کەوتووە یعنی لەوەیە بووە مردووە نەمردووە زۆر جار خەڵکیش خوێنی دەست نەکەوتەوە مردووە دکتۆر جاری وا هەبوو تۆتی لە ماوەی 1 ساعتە بتڵێ خوێنی بۆ پێیان نەکەن وەفاتەکە
من بیرم لەم ئاەتە کردەوە کە خوای پەروەردگارە فەرمێەوە من ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا تۆ کەسێک لە مردن ڕزگار بکەی خوای پەروەردگار بەلایە وایە هەموو خەڵکی سەرزەوی ڕزگار کردەوە سوپاس بۆخوا ئەو پرۆژەیەمان هەیە بە سەدان جار بە هەزاران جار لە مستەشفاکانی چەمچەماڵەوە لە نەخۆشخانەکانی چەمچەماڵەوە تەلەفۆنیان بۆ کردوم کاکە زۆر زەرورین بۆ هەش بتڵ خوێن جاری وا هەبوو لە مودەی نیو کاتژمێرە هەش بتڵ خوێنەکەم پێیا کردو نەمانهێشەوە نەخۆشە پەیچیکەیە من وەکو شەخسی خۆم بە فەخر و شانازیەوە ئەڵێم کە ئیشاڵا بۆ ڕیان نییە تا ئێستا 24 بتڵ خوێنم داوە لەبەرەوەی خوێنەکەم ئەی ناقیسە تۆزێک کەمە خەڵک زۆر ڕووم لێنێ 24 بتڵ خوێنم داوە باوەڕتان بێ بەقەت 24 عەمرە دڵم پێخۆشە لەبەر ئەوەی هەستم کردووە ئەو 24 نەفرە لە مردن ڕزگاریان بۆ بەوەی کە من خوێنەکەم داوە پێیان شەوی وا هەبووە کە عەباس لە سەعات 10 شەوە لە نەخۆشخانەی ئازادی کەرکووکەوە تەلەفۆنیان بۆم کردووە کاکە 5 بتڵ زۆر زەرورین بۆ ئەم شەو تا 12 شەوەیە 5 بتڵ فرایم نەخۆشەکەوێ باوەڕت بێت لە ماوەی نیو کاتژمێرە 5 نەفرم پیا کردووە خۆم لەگەڵیان سەیارەم تەرتیب کردووە بەو شەوە ڕۆیشتوین بۆ کەرکووک لە مستەشفای ئازادی کەرکووک خوێنەکانمان داوە پیان و گەڕایان بەبێ ئەوەی بیان ناسین چییە ئەمانە پرۆژەی تریش زۆرە بەس بەڕاستی ڕەنگە دەرفەتی ئەم برایانە بخۆم کە ئەگەر قسە لەسەر لێرەوە بڵێ ئەگەر من ئەمە لە بێدەسەڵاتیە یان یەگە دەسەڵات بکەوێتە دەست ئەگەر متمانەی خەڵک بەدەست بێنی حتمما توانی باشتر خزمەتی کۆمەڵانی خەڵک وڵاکە عەباس من حەزەکەم لێرە بە یەک قسە کۆتایی پێبێنم باوەڕتان بێ متمانەم بەخۆم هەیە لە جێی سەرۆکی هەرێمی کوردستان دامنێن ئەم کوردستانە زۆر بە باشی بەرم بەڕێوە و خەڵکیش بەحەسێتەوە لەژێر دەسەڵاتی ئەمیا بە ئیزنی خوا ئینشاءالله خزمەتی باشتری خەڵکەکەی ماتەمای خوا ئینشاءالله خەڵکی وەرەگری دەستان خۆش بێ تەمەن درێژ بن ئەحمەد دەچینە لای بەڕێز سەربەست نەریمان کاندیدی ژمارە 34 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان کاک سەربەست سەرکەوتوو بن منەمەوێ لە جەنابتانە وەکو گەنجێک بپرسم یعنی چی هانی دای خۆت کاندیدکەی لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان و بگەیتە پەرلەمان و خزمەت بکەی بەڵێ دیارە من و کاک ئەحمەد وەکو دوو تای ترازوو یەکتری تەواوەکەین هەردووکمان خەڵکی یەک سنوور و لە ناو معانات و کۆژانی خەڵکی سنوورەکە ژیاوین و ئاگادارین من دەستخۆشی لە کاک ئەحمەد دەکەم و شایەتی بۆ ئەدەم بۆ ئەو پرۆژە خەیرانی کە لە ڕابردوودا پێی هەستاوە هەڵبەت ئێمە من وەکو گەنجێک لە ناو لە سنووری چەمچەماڵە دیارە ڕێژەیەکی زۆر زۆر گەنج هەیە لە سنووری ئێمە کە بێکارن و دەرفەتی کاریشان نییە لە هەمان کادا توانای کارکردنیان هەیە و لێ هاتووییان هەیە بۆ کارکردن و بە دوای خۆشگوزارانیە ئەگەڕێن و نییە بە دوای ژیانێکی شایستە و سەربەرزانەیە ئەگەڕێن و وەچنیان ناکەوێ با من لێرە ڕادگرم بەڵێ هۆکارەکەی دەستکەوتووە کە بۆچی گەنجانی کوردستان و بە تایبەت شاری چەمچەماڵ بێ ئیشن ئیش نییە بیکەن دەستیان ناکەوێت و ڕێژەی بێکاری لە شار ئەگەر ڕێگەم بەی من ئەچمە سەروردەکانەکە سنووری چەمچەماڵ لەگەڵ ئەوەی دەوڵەمەندترین سنووری جوگرافی هەرێمی کوردستانە لەبەرەوەی خاوەنی سەرچاوی سامانی سروشتیە خاوەنی غازی سروشتیە خاوەنی نەوتە خاوەنی کانزایە و زۆر خاک و ئەو هەوایەکی بەپیتی هەیە بۆ کشت و کاڵ لەگەڵ ئەوەشدا خەڵکەکەی مەحرومترین و پەراوێستترین خەڵکی ناو جوگرافیای هەرێمی کوردستانن هەڵبەت من وەکو خۆم ئەگەر بەو تعبیری خۆم تعبیر لە بابەتەکە بکەم هەر نەهامەتیەک کە ڕوو ئەکاتە هەرێمی کوردستان هەر بەڵایەک کە هەرێمی کوردستان ئەگرێتەوە هەر بێکاریەک هەر بێژیانیەک هەر ناڕەحەتێک کە ڕووبەڕووی هەر تاکێکی هەرێمی کوردستانە بێتەوە دوو حیزبی دەسەڵات لی بەرپرسیارن کە 27 ساڵە حکومڕانیەکی خواروخێچ حکومڕانیەکی ئیفلیچ حکومڕانیەک لە پێناو بەرژەوەندی چەند شەخص و بنەماڵەیەک دەکەن هەموو هۆکارەکان و بەرپرسیارەتەکە ئەوانن ئەوان دوجار دەستیان خستوۆتە نێو میناقاقەی کۆمەڵگا و قۆرخی بازاڕ و کار و دەستی کار و جمگە هەسیارەکانی حکومڕانی و بەڕێوەبردن و
ئیدارە و ئابووری کوردستانیان بەدەستەوەیە لەبەرەوە بەرپرسیاری یەکەم و کۆتایی ئەوانن و ئەوانن بوونەتە هۆی بێئومێدکردنی گەنجەکان و سەرهەڵگرتنی گەنجان ئەو گەنجانی لە دەریای ئیجێ ئەخنکێن تاوانەکەی لە ملی دوو هێزی حکومڕانی خاوەن حکمی قەرەقوشیە کە 27 ساڵە زۆر قەرەقوشیانە و زۆر احتیکاریانە و قۆرەخکارانە حکومڕانی ئەکەن بەبێ ئەوەی گوێ بە معاناتی خەڵکی کوردستان بدەن تەنها لە بیری خۆدەوڵەمەندکردن لە بیری ئیفاد و گەشت و سەیرانی وڵاتانی ئەوروپا و ئەنتالیا و لوبنان و ئەمریکا بوون هیچ کات بیریان لە معاناتی خەڵکی کوردستان بە تایبەتی دەڤەرێکی خاوەن معاناتی خاوەن قوربانی وەکو چەمچەماڵ نەکردوتەوە کە خاوەنی زۆرترین شەهید و قوربانین بە درێژایی شۆڕشەکانی کورد چەمچەماڵ قەڵغانی پاراستنی شۆڕش بووە و قەڵغانی بەرگریکردن بووە لە وجودی کورد لە باشووری کوردستان بەڵام بەداخەوە تەنها قوربانیدانەکەی بۆ ماوەتەوە تەنها نەزیفبوونی خوێن و بەخشینی قوربانی و مناڵانی بێ باوکەوتون ئافرێتەکانی بێ سەرپەرش و بێوەژن کەوتون ئەو هەموو معاناتەیە تۆ ئەتەوێت چی بۆ گەنجانی چەمچەماڵ من ئەمەوێ نوێنەری هەڵبەت کە من لە بینی قەوسێکە کە من ئەڵێم وەکو گەنجێک من شایەتی ئەوەشە دەم کە کاک ئەحمەد مەولەویش هەموو تەمەنی گەنجی خۆی لە بواری خزمەت و کاری بانگاواز و کاری ئیسلامی بەخەرجداوە کە ئەو ڕیشی سپی بووە تایدا ئێمەش لە هەمان ڕێگەین و درێژە پێدەری هەمان ڕێگە ئابین ئینشاڵڵا ئێمە بۆ کە ئێستا لە قۆناغێکداین کە پێی ئەوترێ تەمەنی گەنجی و قۆناغی گەنجی ئێمە ئەمانەوێ کۆژانی گەنجانی سنوورەکەی خۆمان بە تایبەتی و هەموو کوردستان بەگشتی بتوانین بیگوازینەوە بۆ نێو هۆڵەکانی پەرلەمان لەوێەوە فشارێکی جدی بکەینە سەر دەسەڵات ئەو دەسەڵاتی کە بەداخەوە زۆر بێباکە بەرامبەر بەژیانی گەنج و زۆر بێمنەتیشە لە هاوڵاتیانی کوردستان بۆیە لێرەوە جێی خۆیەتی ئێمە بۆ ئەوەی ئەو معاناتی سەر ژیانی خەڵک و ژیانی گەنجان بە تایبەتی بەردەوام نەبێ داوا لە گەنجان بکەین خۆیان هیممەت بکەن بێن پشتیوانیمان بکەن بێنە مەیدان چونکە بارەکە بە یەک کەس هەڵناگیرێت تەنها بە ئێمە هەڵناگیرێ ئێمە چونەتە ژێرباری بەرپرسیارەتی نوێنەرایەتیکردنی گەنجی کوردستان و بە تایبەتیش ئەم سنووری گەرمیانە بەڵام ئێمە بەبێ هاوکاری ئەوان ناتوانین پێویستە ئەوانش لەوە تێگەشت بێتن 27 ساڵی حکومڕانی 27 ساڵی تەجروبە 27 ساڵی تاقیکرانەوە بۆ دوو هێزی دەسەڵات ئیتر بەسە پێویستە ئیتر دەرفەتیان پێ نەدرێ پێویستە چیتر پشگیری ستەمکار نەکرێ ئێمە داواکاری سەرەکیمان لەوەیە کە گەنجان بە تایبەتی پشتیوانی لە هێزە ستەمکارەکان نەکەن داوای لێ ناکەن شۆڕشی شتێکداری بکەن چونکە دەزانین دڵنیان لە بێباکی لەوەی دەسەڵات بێباکە لە ڕشتنی خوێنیان داوایان لێ ناکەین بڕۆن بەردەبارانیان بکەن نەخێر داوایان لێکەین تەنها پشگیریان لێ نەکەن ئەو کات دەرهێنانی بەڕەکە لە ژێرپیان بۆ ئێمە بەجێ بێڵن سپاس کاک سەربەست نەریمان دەستان خۆش بێت چینە خزمەت بەڕێز مامۆستا سەربەست جەباری بانخوازی دیاری ناوچەکە بە خێراتنی گەرم دەکەین دووبارەمە جەزاکەڵڵا سوپاس دەکەم منەمەوێ جەنابەت باری سەرنجی خۆت لەسەر بوارە پەروەردەیەکە و کۆمەڵایەتیەکە دابنەی ئێمە وەکو چۆن قەیرانی داراییمان هەیە لێرە و چۆن قەیرانی سیاسیمان هەیە و نوێنەرایەتی کردنمان هەیە و ئیدارەدانی حکوومەتمان هەیە تۆ پێت وایە ئێستا لە هەرێمی کوردستان بارودۆخێک لە ئارادایە کە قەیرانی پەروەردەی کۆمەڵایەتیشمان هەبێت بەڵێ بێگومان من پێم وایە لە هەرێمی کوردستانە هیچ شتێک لە جێ خۆیان نییە بۆیە ئەگەر خەڵکێکیش بدوێنین دەربارەی دەنگدان کەم و زۆر خەڵکێکی باشیش چۆنەڵێ وەڕەسن لەو وەزعە زۆر باشە مامۆستا بۆچی یا کێ وای کردووە کە شتەکان لە جێ خۆیان نەبن طبعا ئەمە بەڵێ دەسەڵاتێک وای کردووە بەڵام چی ئەم دەسەڵاتەی هەڵبژارد زۆر باشە لەبەرەوە خوای گەورە لە قورئانە کە باسی لە ناوبردننی زاڵمەکە کە خۆ ئەو وعدەی داوە ئەم ئومەتە لە ناو نەبا بەو شێوازە کە باسی لە ناوبردننی فیرعەونەکە خوای پەروەردگارە فەرمێ فەئەخەذناه وجنودەه لە هاتنی سزای خوای بۆ سەر خەڵکە چۆن زاڵمەکە تیاچێ ئەو سەربازیش کە دیفاعی لێکە ئەوش کە دەنگی بۆ داوە ئەویش هەر تیاچێ ئەویش بەشدارە لەوە بێگومان بین لەوە بەڵام من وەکو چۆنەڵێ ئیتارێکی عام وەکو ئیتارێکی عام پێم وایە ئێستا خەڵک زۆر بێزارە لە مەسەلەی دەنگدانۆمانە چونکە ئەم حیزبانەی کە حکومەکەن
باوەڕیان بە قانون و یاسا ئەم شتانە نییە ئەوە بینیمانەکە چیە و چۆنەوانە لە ماوەی چۆنەڵێ نیو سەعاتە دەرگای پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و ئەم شتانیان هەموو کرد کە بینیمان بەڵام ئەم وەزع تاڵی کە هەیە مانای وانی خەڵکی ئێمە بێزار بێ لەوەی بچێ دەنگ بە بۆ چکە ئێمە شتی ترمان هەن مەرج نییە ئێمە ئێستا من قەناعەتم وانە ئێستا ئێمە بەو ئاسانی بتوانین ئێمە ئیسلامی بچینە سەر دەسەڵات و حکم بگرینە لە چونکە ئەو واقعەکە واناڵێ وانێ ئەمە لە چۆ بە 16 کورسیەوە بە ئیسلامەکان لەبەرەوە گومانمان لەوەیانێ بەڵام ئیبن تەیمیە قسەیەکی جوانێ هەزار ڕەحمەتی لێ بێ فەرمێ پێغەمبەر یوسف عەلەیهی سەلام کە لە وڵاتی میسرە چۆتە ناو ئەم دەسەڵاتەوە بۆ ئەوە نەچووە یەکسەر ببێ بە مەلیک بۆ ئەوە چوە جارێ بەعزی ئێستام لەسەر ئەم خەڵکە ڕەش و ڕوتە موسڵمانە هەڵگیرێ کە زۆربیان لە زیندانە بوو بۆ ئەوەی بتوانێت بەعزێک دینداری خۆی بک بە ئاشکرا منیش قەناعەتم وایە ئێمە لەم قۆناغەیە وەکو ئیسلامی و هەر ئیسلامێکیش وا بڵێ بڵێم نەچمە دەسەڵات بەم پەرلەمانە ڕەنگە هەڵە بێ لە ڕووی واقعیەوە کە پێشمانی هیچ عاقڵێک وا بڵێ بەڵام ئەڵێ ما لا يدرك كل لا يترك جل ئێمە ئەوەی هەمومان پێ نەکرێ مانای وانە وازیش لە بەعزێک بێنین ئێمە ئەندام پەرلەمانمان هەیە مانگانە هاوکاری 30 قوتابی فەقیری و هەژاری زانکۆپەی مانگاکانەکە خۆیش نەبێ ئێمەمان پێ کراوە باشە لەکوێ کەسێک دەنگی بەمەدا بێ کە مەعاشەکەی وەرەگرێ 30 بۆ 40 تەلەبەی لایە ئێمە ئەندام پەرلەمانی کۆمەڵی ئیسلامیمان هەیە مانگانە 30 بۆ 40 تەلەبە پارەی هەیە لە لای کە پارەکەی وەرگرتووە ئەمە ئەوە لەکوێ دۆتەنگداوە بە کەسێک کە پارەکەی ڕەنگە لە مەشروب خواردنا سەرف بکات بۆی ئینسانە بێ ئاگایشی لەمانە بێ لەبەرەوە من کەڕووم لە هەموو کەسێکە گوێی لێمە کە ئەڵێن بچن دەنگ بن مانایوانی من حساب بمە یەکسەر بەم دەنگدانەی تۆ دەسەڵاتێکێتی و پارتی و ئەوە کە هەیە لە ناوی بنی ناشتی وا ناکرێ ئەو گومانمان لەوانێ بەڵام هیچ نەبێ بڵین بەعزێک زوڵم و ستەم لەسەر ئەو خەڵکە هەڵگرین ئەم برا بەڕێزە سبەی کە موچەکەی وەرەگرێ من لێم معلومە کە ئەو موچەیە هەمووی بۆ خۆی نییە وانە لەبەرەوە من ئەڵێم بچن هەموو تام بچن دەنگ بن ئەسڵەن ئەویشی کە باوەڕی بە دەنگدانی هەر بچیە شتێ هەر بکە بۆی کە نەبێتە پشگیری ئەم زاڵم و تاغوتانە لەبەرەوە دەنگدانەکە زۆر زۆر زەرورە بەڵام ئاگایشمان لەو واقعە بێ خەڵکێک پێمان نەڵێ ئێوە چی ئەکەن ئێمە هیچ نەبێ ئەتوانین لە هەندێک بوار و لە هەندێک لایەنە خزمەتی ئەو خەڵکە بکەین پرۆسەیەکی سیاسی ئاوایەوە بە دەنگدان و بەشداریکردن لە دەنگدان ئەتوانین کۆمەڵگەی کوردستان لە قەیرانی کۆمەڵایەتی و خراپی پەروەردە ڕزگار بکەین بێگومان جاری وا بووە ئێستا ئێمە کۆمەڵێک پرۆژە یاسای جوانمان هەیە لە خولی شوارە یەک شخصێک پێشکەشی کردووە دواتر بۆ بە پرۆژە یاسا ئێستا ئیشی پێکرێ یانتوانیەتی یەک شخص ڕێگە لە پرۆژە یاسایەک بگرێت کە خراپە بەعزێک برایشمان هەبوو لە پەرلەمانە لە خولی جوتوانیان ڕێگە لە هەندێک پرۆژە یاسا و ئەوانە بگرن جا یەک تێبینی تریش خەڵکێکی نوێژ خوێن و موسڵمان کە زۆر جار تووشی ئەم هەڵا بن پەرلەمان من وای لێ تێگەم لە کوردستان و عێراقا لایەنی تەشریع و حەڵاڵ و حرامی زۆر کەمتیایە ئەسڵەن لەو 4 ساڵی هەرێمی کوردستانە یەک جار باسی سووخ خواردن کراوە ئەویش لەبەر ئەو قەیرانەی کە هەبووە ئەویش پەرلەمانتەران ڕێگەیان لێگرت ڕێگریشی لێکرا لەبەرەوە پەرلەمان لە شەرق الأوسط بەعام لە عێراق و لە کوردستانە زیاتر شتی چۆنەڵێ خەدەمین ئێستا ئەم برایە ئەچێتە لیژنەی تەندروستیەوە ئەو ئەچێتە لیژنەی ئەوقاف ئەچێتە لیژنەی پەروەردە ئەلێرە خەڵک نایە بێ باسی حەڵاڵ و حرام کاکە خەڵکێک زۆر جار لێرە سەری لێ ئەژێ لە تۆ لە پەرلەمانە لە پەرلەمانە باسی حەڵاڵ و حرام زۆر کەمە و ئەگەر هیچ بێ خۆ بێ خەڵکێکە بێ دیفاعێک بکاو نەیەڵێ ئەو یاسایانی خوای پەروەردگار دەستکاری بکرێ زۆر باشە بەڕێز مامۆستا سەربەست سپاسی جەنابی شتەکەی نەچینە لای خوشکە مەریەم خوشکی بەڕێز بەخێر بێن کارگەڕی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی بەخێر بێن سەرچاو طبعا من ئەمەوێ لە بوارەکەی خۆتایەوە وەکو ژنانی کوردستان پێکهێنەری بەشێکی سەرەکی کۆمەڵگەی کوردەوارینی هەر کۆمەڵگەیەکن و پێویستاوانیش هەم ڕۆڵیان هەبێت لە خزمەتکردنی کۆمەڵگەکەیان هەم خزمەتیش بکرێن بەڕاستی ئێوە قسەتان چییە لەسەرەوەی کە پێویستە ڕۆڵتان هەبێت لە دیاریکردنی خەڵکانێکی باش بۆی کە لە پەرلەمان نوێنەرایەتیتان بکەن و خزمەت بە کۆمەڵگە و بە تایبەتی تر بە ژنان بکەن ئێمە وەکو کام نوێنەرانە هەبن کامانە هەڵبژێردرێن فەرموو بەڵێ ئێمە وەکو خوشکان خۆمان ئێمەش قەناعەتمان وایە ئەو کەسێک کاتێتە پەرلەمان حتمما کەسێکی دیندار و دەستپاک ئەو پرۆژەیە بگرێتە دەست و بچێتە ئەو جێگا دانیشێ دیفاع لە حەقەکە دیفاع لە ڕاستیەکات دیفاع لە مافی خوشکانەکات بەڕاستی هەندێک پرۆژە لە پەرلەمان دەرەچێت بە حیساب لەسەر قازانجی ئێمە و بۆ هاوکاری ئێمە بەڵام دژی ئافرەتانە دژی بەڵێ کۆمەڵگایە هەندێک بینیمان لە
ئەم پەرلەمان لە بڵین 8 ساڵ پێشە کۆمەڵی پرۆژە دەرچوو بەڕاستی یعنی ئینسان شەرمێ کرد گوێ لێ بگرێ و شەرمیشەکەی باسی بکرێت نەکرد لە ڕووی شەرعیەوە کە حرام و جایز نییە بەڵام لە ڕۆ کۆمەڵایەتێکەشەوە لەگەڵ کۆمەلگای ئێمە گونجاو نەبوو بەڕاستی و خوشکانی ئێمەش کاسنە پەرلەمان حتمما شان بەشانی برایان دفاع لە حەقەکەن دفاع لە میلەتەکەن دفاع لە خزمەت بە خەڵکی کوردستانەکەن لە هەموو ڕێکەوە ینی ژنان بەگشتی ئەتوانن چی بکەن چۆن پشتیوانی کاندیدەکان بکەن بە تایبەتی کاندیدانی لیستی 1994 بۆی کە دڵنیا بن لەوەی ئەو پرۆژانەی دەرەچن و ئەو پرۆژانەی پێشکەشەکرێن پرۆژەی سەلیم بن پرۆژەی باش بن ینی وەکو خوشکان شان بەشانی برایانمان بڕواکەم هەر لە یەکەم پەرلەمان لە یەکەم ساڵ کە پەرلەمان هەبژێراوە شان بەشانی برایان ئیشیان کردووە شان بەشانی برایان دیفاعیان لە میلەت کردووە شان بەشانی برایان ڕۆڵی سەرەکی خۆیان بینیوە لە ناو پەرلەمانە ئەیتر ئەوە پەرلەمان خۆی شایەدە هەموو خەڵکانی ئێمە کە چونەتە چی وەزیر بن چی ئەندام پەرلەمان من چی ئەندام پەرلەمانی عێراقمان هەبووە لە خوشکان ئەندام پەرلەمانی هەمان بووە لە کوردستان هەمویان شان بەشانی برایان ئیش و کاری خۆیان جێبەجێ کردویانە و دیفاعیان لە حق و مافی ئافرەتان کردووە بە عام نەک بڵێ حق و مافی ئافرەتان یەخەن ئیسلامی بە تایبەتی حق و مافی ئافرەتان بە عام دیفاعیان لێ کردووە بە عام ئیشیان لەسەر کردووە حتا ئەو خوشکانی خۆمان کە لە پەرلەمان بوون خۆم ڕۆژێکیان نامەیەکم بۆ برد بۆ فەقیرێک هاوکاری بکات ئەوەندەی زەرفی نامە لابوو فەقیر کردیە وتی بەڕیز داهێنێم ئەیکەمە ژێرۆ کەی سرەهات قەنەعات کە نامەکەت بۆ نێرمەوە دوای چەند مانگێک چاوەڕێم کرد کە سرێ هات نامەکەی بۆم نادەوە کە هاوکاری ماڵێکی هەژار بکە ئەوان معاشەکەشیان ئەکەن بەخێر بەسەر فەقیر و هەژاران ئەیبەخشێنەوە نەک هەر ئەوەی کە وەرێگرن بۆ خۆیان بخۆن وەکو خەڵک سەڵتەنەتی بەو پەرلەمانتارەکانی تر ساری پێ بکڕن و خانی پێ بکڕن و مناڵی پێ بنێرنە مەدرسە نمونەیەکان مانگی بە چەند وەرەقە مناڵەکانی خۆیان بخێن و خەڵکیش لێ بێبەش بێت زۆر سپاس مریەم خان قسەکانت زۆر لە جێی خۆین بوون هیوادارین کە ژنانیش هاوشانی پیاوان ڕۆڵیان هەبێت لە سەرخستنی کاندیدە باشەکان و کاندیدە دیارەکان بە تایبەتی لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بۆی بتوانن لە پەرلەمان ڕۆڵی زۆر باش بجێڕن و خزمەت بە هەموو توێژەکانی کۆمەلگەی کوردستان بکەن بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان من چەند پرسیارێکمان ڕاستەی میوانە سەرچیەکان کرد ئێستا ئەچمە لای ڕێزانی ئامادەبوو من هیوادارم بە گفتوگۆکانیان و بە ملاحەزە و تێبینیەکانیان و پشتیوانی و پشتگیریەکانیان بۆ کاندیدانی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان بەشداری بەرنامەکە بکەن و قسەی خۆیان بکەن بزانین لە کێوە دەست پێ بکەین فەرمونون پرسیارێکم بۆ مامۆستا ئەحمەد سەبارەت بە دەنگۆی کردنەوەی نەخۆشخانەی بەخشین لەم سنوورە بە کوێ گەیشتەوە زەحمەت زۆر باش دەستان خۆش بێ قسەیەکت نییە بۆ بڵێ فەرموو کاک من پرسیارێکم بۆ کاک مایکەکەت پرسیارێکم بۆ کاک ئەحمەد هەیە لە سەردەمی حکوومەتی بەعسا وەکو بڵین چەمچەماڵ فەرامۆش کراوە لە هەموو خزمەت گوزاریە دوای لە سەردەمی حکوومەتی کوردیا بە هەمان شێوە هەر فەرامۆش کراوە و هیچ خزمەت گوزارێکی وای بۆ نەکراوە ینی هەلی کار لەم شارەیە بە ئاسانی دەست ناکەوێت ئایا ئێوە کە چوونە پەرلەمان ئایا هەوڵ ئەدەن هەلی کار بەردەستە بکەن بۆ گەنجانی چەمچەماڵ با من پرسیارێک ئاراستی جەنابەت بکەم تۆ خۆت دەتوانی مەسەرەن پشتگیری لە کاندیدەکان بکەیت بە تایبەتی لە لیستی 1994 بەوەی بتوانن ئەوەی کە ئێڵی لە پەرلەمانی کوردستان خزمەت بکەن بەڵێ ئێمە خۆمان پشتگیری لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامیەکەین بە هەموو شێوەیە لە بانگەشەیە بەشداریەکەین هەوڵە دێن خەڵکی بۆ کۆکەینەوە خەڵک بەرینە سەر سنووڕەکانی دەنگدان بە هەموو شێوەیە پشتگیریەکەین بە خۆمان و خزم و کەس و کار و عایلەمانەوە دەستان خۆش بێ سەرکەوت و بر ئەو بەڕێزی دواوە فەرموون هەستەرە سەر پێ زەحمەت نەبێ فەرموون بسم الله الرحمن الرحیم بۆ ئیستیقلالی کار بکەین و کاتی هاوڕەکانیش نەگرم پرسیارێک بە زۆر بە کورتی خەڵکی لە چەند مانگێکی ڕابردوو پێش ساکە دەنگدانی حکوومەتی فیدراڵی و حکوومەتی عێراق دەنگانی پەرلەمانی بەڵێ ئەو خەڵکە بە گروتینەوە ڕۆشتن دەنگیاندا ومێدیان هەبووکەوە ئەم دەنگدانی ئینشاڵڵا شتێ بکرێ بە هۆی ئەو خێرانی کە لە ڕابردووە ڕوویدا بینیمان دەنگەکانی ئەو خەڵکە فەوتا خەڵکە کەوتە لایەنێکی سایکۆلۆژی ناڕەحەت
پلانی کۆمەڵی ئیسلامی و پلانی ئەم کەسانی کەوا خۆیان کادیت کردووە پلانیان چێ لەسەر ئاستا کەسیش بۆی خەڵکی ینی دڵیان مطمئینکەن کەوا دەنگەکانی ئەم جارە نافەوتێ و هیوا ئومێدیان پێ بدەبەخشێت. سپاس کاکشوان فەرموو. دەستخۆشتان لێکم لێرەشەوە پشتیوانی بۆ لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی دە لەبڕ ئینشاءالله داواکارین لە خزم و کەس و کاریشمان ئینشاءالله دەنگ دەن بەم کاندیدە بەڕێزانە بە تایبەتی کە لە شاری چەمچەماڵە ڕۆڵەی خۆمان و هەڵمان بژاردون بە تاکید دەزانین خزمەت بە چەمچەماڵەکەن بۆیە من ئەمێ شتێک بێنمەوە بیری هەموو خەڵکی چەمچەماڵ لە ساڵی 96 یەکێک لە بەرپرسەکانی ئەم دوو حیزبە دەسەڵاتە ئەوە کە چەند ساڵەکە لەو کاتەوە بڕیاریدا لەم شاری چەمچەماڵە گوتی مژدە ئەدەم بە دایک و خوشکی شەید و ئەنفال کە وایت کە نایلم بەسەر بە بەرمیل ئاو بێنن ئاوی گۆبتەپەیان بۆ ڕاکێشن بۆ چەمچەماڵ بەڵام تا ئێستا کەس نەیبینی لە هەمان کاتە بۆ نەوت دەرکردن ئاوی گۆبتەپەیان ڕاکێشا بۆ تلیان نەوتیان پێ دەرکرد و ئەوەندە بێ پلان بوون ئەم حکومەتە نەیتوانی ئاوەکە هەموو سۆندەکانیان لێک هەڵتەکاند و بردیان ئاوەکە هاتە نزیکی چەمچەماڵی ناتوانانی ئیسفادەی لەکەن پاشان کابراایەکی سەرمایەدار لە گۆبتەپەوە ئاوی ڕاکێشاوە بۆ هەردوو پرۆژەکەی خۆی هەتا ئێستا حکومەت لە ماوەی 27 ساڵە نەیتوانیوە ئاو بێنێ بۆ چەمچەماڵ ئایا ئەم کاندیدانە ئێمە من ڕوئەکەمە و بەڕێزانە ئەتوانن نیش لەسەرەوە بکەن چەمچەماڵ لە بێ ئاوی ڕزگارکەن ئەمە خاڵێکی کە ئێستا و عالەمە هەمووی بەدەست قەیرانی موچەوە و بێپارەیەوە ئەتلێتەوە ئایا ئەتوانن هەوڵ بدەن لە بەرنامەیان هەوڵ بدەن بۆی پاشەکەوتی موچە نێڵن ئینشاءالله ئەمە شتێکی زۆر گەورەی بۆ خەڵکە و خاڵێکەکەشەوەش کە سەرشتی ترین شتە بۆ هەموو خەڵکی ئەویش کارەبایە بە 27 ساڵ نەیانتوانیوە ئەم دوو هێزە دەسەڵاتەکە ئەم هەموو دوو لە ڕووی جەنابتان قسە زەبەلاحە ئەکەن بەس ئەو سێشتە بکەن بەسییانە پاشەکەوتی موچە نێڵن کارەبا چاکەن لەگەڵ ئاو بۆ خەڵکی دابینکەن بەڵام تا ئێستا نەیان کردووە ئایا ئەمان ئەتوانن هەوڵ بدەن ئەو شتە بکەن ئینشاءالله لەگەڵ هاوکارەکانیان تەمەنە بەوان ناکەن زۆر باشە ئامادەوانی بەڕێز قسەیان هەیە بەڵام من هاوکارانم ئاگادارەکەم پاش تێبینی و سەرنجەکانی ئامادەبووان ناوبڕێک وەرەگرین دوای یەگەڕێنەوە لایەوە بەڕێزانە بە ئامادە بن لە کۆتایی قسەکانیان بەڕێزانەیە وەریەگرین فەرموو دەستخۆش سواز بۆم دەرفەتە من ڕۆکەمە جەماوەری بە شەرەفی خەڵکی کوردستان بە چیرۆکێکی بچووک دەست پێەکەم ئەڵێ فیلێک فێر ببوو کە کەوتە ناو مێرولەکان و حسابی بۆ ناکردن و ئەیشێلان و هەموو لە ناوەدا وەکۆم فیلانەی کوردستانی خۆمان مێرولەکانتیان باشکات لای گەورەکەیان بکەینەوە بۆ هاوامان لەیەکە چون بۆ لای سەرۆکی فیلەکان وتیان کاکە ئەمە ڕۆژانە لێمانە کوژێ هەر حسابی بۆ نەکردن چکە شەر تەبیعەتی فیلێ بوو وەکوتم وەکو ئەمانە ئەڵێ ئیتر بێهیوا بوون مێرولەکان وەڵامی سکاڵەکەی نەدا سکاڵەکانی وەکو ئەمان مێرولەکان وشان کاکە خەمێکی خۆمان نەخۆین ئیسفادەی نییە وتیان چی بکەین وتیان ڕێی فیلەکە بەردەڵانە لە زستانە کە بارانە بارێتە ڕەبێ ئەگەر هەرێکی لە ئێمە بەقەد دەمی خۆی وەکو بەقەد بڵێندن کە گەنمێک ئەگە قوربێنین لەوێداینێن کاتێ فیلەکە دێ پێچێ لە سەرا پێ خزیەوەکەوێ ئەو کاتەکەشمانەکەوی نەژانی و لە ناوێدەین بالفعل فیلەکە هات بەوەیە کەوت هەمویان چوونە ناو مێشک و دەم و چاوی و بە هەموو مێرولەکان توانیان فیلەکە لە ناو بدەن جا ئەم نمونەیەم بۆ چییە ئەمانە بە حساب بالفعل ئێمە بە مێرولە ئەزانن ئەم میلەتە بێ مێرولە ئازان خۆشیان بە فیل بەڵام خەڵکینە ئەگەر بڵێ دەنگەکەی منیش نییە وەکو ئەو تونۆکە قوڕە وایە ئەچێ بە جستەی ئەوانە و لە ناویانەدا ئەگەر خەڵکی جەماوەری بە شەرەفی کوردستان ئێوە ئەگەر بێهیوان لە مەزە ئەگەر خەمی هەڵبژاردنەکەی ڕابردووتان بیر نەچۆتەوە ئێستا کاتی تۆڵەیە قەت بێهیوان مەبن لەوەی کە بە من ناگۆڕدرێ ئەم زروفە نەخێر ئەوە هەرێکێک لە ئێماگەر بچێت دژی ئەم ستەمکارانە ئەم فیلانە هەرێکی بە نووکی قەڵەمەکانمان دەنگە بدەین پێم وایە زروفەکە گۆڕین بۆیە قەت بێهیوانە بین لا تقنطوا من رحمة الله وبدسي خوش معنا بيبي قارين سپاستانەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنەکەت فەرموو بسم الله الرحمن الرحیم دەستخۆشتان لێکم مامۆستا من باسی شتێکەکەم کە لە شاری چەمچەماڵە ئەمنیەت زۆر تەواو نییە تقریبا کە کەرکووک گیرا خەڵکێکی زۆر لەوێ ڕایان کردووە عینەوێکن لێرەش حکومەت بۆیان چار ناکرێ ئەنی شەوانە تەقوتوەق لە ناو شارە هەیە تێگەی لە ڕووی ئاسایشەوە ئاسایش بەرقەرار نییە لەم شارەیە ئایا ئەم کاندیدانی ئێمە کە دەرچن لە پەرلەمانتوان چی بکەن بۆ ئەم شارەکە خۆیان شایدنەوە وەزای ئاگدارن خاڵێکی ترەوەیە کە بۆ هەر پرسیارەکە بۆ هەردووکیان 27 ساڵە ئەمان حکومەتداری ئاوا ئاکەن
ئەی دزن هینەک ئێماڵێن ئەی گۆڕین باکو سەوتەکە ئەدەین خەڵی کوردستان سەوتەکە ئەدا خۆمان بینیان گشتیان دزی اینجا سەوتەکە ئایا چی کراوە کە ئەم جارە سەوتەکان نادزرێ زۆر سپاسدانە دەستان خۆش بێ ئەو گەنجەی دواوە بڵێ بسم الله الرحمن الرحیم پێشەکی دەستخۆشی لە ستافی کەناڵەکەتانەکەم بۆ ئەم دەرفەتە پرسیارێکم هەیە بۆ کاک سەربەز نەریمان هەرچەندە لە درێژەی قسەکانیان زۆر ئاماژەی بە معاناتی گەنجان کرد بەڵام لەبەرەوەی گەنج کاریگەرترین چینی کۆمەلگایە حەزم کرد پرسیارەکەی منیش هەر سەبارەت بە گەنجان بێت گەنجێکی زۆر بە هەزارەها گەنج زانکۆ پەیمانگەکانی تەواو کردو بێ ئیشە و بێوزەیەکی زۆریان پێوە دیار ئایا ئەمان وەکو لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی ئەگەر دەرفەت بێت لە خولی داهاتووی پەرلەمانە بەشدار بن لە پلانیانە زەخر لە دەسەڵات بکەن کە ئەو هەموو کۆمپانیانە لە دەرەوە دێن لە کەرتی تایبەت دەرفەت بۆ گەنجی خۆمان بڕەخسەیە بۆ کارکردن نەوەکو لە وڵاتانی ترەوە خەڵک بێ بۆ کارکردن و دەستخۆشیان یەکەم و سەرکەوتیان بۆ خواست ئۆپسیۆنەکەت ئەگەر هەر بە ڕێزێکتان بەتایبەت بسم الله الرحمن الرحیم وڵای من داواکاریم ئەوەیە کە سێشت هەیە کە حکوومەت کردوێتی بەڵام باڵە کردوێتی ئەمانە کە بتوانن پیا بچنەوە ئەوە بکەن یەکەم میلەتی کوردیان فێری هەنێ لە عیلم کردووە بەڵام ئەو علمەی کە میلەتی کوردیان فێر کردووە زۆری علمێکی زۆر خراپ و جیرفانیە یعنی حەزەکەم ئەوان لە شوێنی خۆیانەوە کە دەستیانگەی بتوان میلەتی کورد ئەوەنە بتوانن لە ڕێگای علمەوە ئەم میلەتی کوردە بگەن بە شتێک کە ئیسفادەی لێ بکەن بۆ خۆشیان و چواردەوری یعنی کوردەکانی چواردەوریش ئەوەنە بتوان میلەتی کورد بگەنە پلێکی باشی علمی دووەم نازانم برانش وە خەڵکی زۆر جار باسی گەنجانەکەن گەنجانیش ڕاستە توێژێکی چاکی کۆمەڵگێ و شتێکی معلومە بەڵام حەزی شەکەمەوەی لە شوێنی خۆیانەوە اختیارەکانیش پێش جوان نەکەن چونکە بەڕاستی ئەماش هەر هەموو برسی بوون و تونی بوون و نەخۆش بوون و هیلاک بوونە شەڕیان کردو و جیهادیان کردو ئیشوکاریان کردو ئەمجا پاشان لەگەڵ ئەوەشە ئێساش زۆربەی زۆریان ماون هەر هەمووشیان معاشی 32,000یان هەبوو هەر هەمووی دایک و باوکی خۆشیان بوون معاشەکانیان بڕیتن ئەگەر 32,000کەش نەبێ هەرچێک بێ ڕێگای نەخۆشیەوە بێت لە هەر ڕێگایەکی سندەرەکانەوە بێ هاوکارێکی اختیارەکانیشیان بۆ بکەن سێمیشان مەسەلەی منداڵان لە ڕووی پەروەردەوە هەم لە ڕووی پەروەردەوە کە باسی علمەکەمان دووەمیش مەسەلەی پەروەردەوەکو بیناکان هەر هەمویان سەقەت بوونە و هەموو دەوامی دوو دەوام و سێ دەوامیە و لە ژوورەکانشا 40 بۆ 50 بە زۆری دەرسە خوێنن بەڕاستی هیوادارم ئەوانش بتوانن پیاچوونەیەشی بۆ بکەن بڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس ئەو خوشکە بە ڕێزە بە دەست بسم الله الرحمن الرحیم بەخێرەتنی کەناڵەتەکەتانەکە مایکەکە نزیککەرەوە لە دەمت پرسیارە لە مرێم خان ئایا وەکو ڕێکخراوی خوشکان چۆنەڵێ مشتێکە لە خەروارە ئێوە لە دەڤەری چەمچەماڵە چیتان کردووە پرسیارێکی در ئێوە تا ئێستاکیە دەستەڵات هیچی بووە خوشکان کردووە لە دەڤەری چەمچەماڵە دەستان خۆش بێ زۆر سپاس من سپاستانەکەم کە بەشداری گەرم و گوڕتان کرد لە بەرنامەکە و بەرنامەکەتان دەوڵەمەند کرد بە پرسیارەکانتان تێبینی و پرسیارەکانتان لە جێگەی خۆیەتی و حەقە وەڵام بدرێنەوە لەسەر ئیزنی ئێوە چمەناوی ناوبڕێکی کورد و دوایی دەگەڕێمەوە و درێژەی بەرنامەکە تەواو دەکەین نەرە بە ڕێز و خۆشەویستەکان لە ستۆدیۆی 1994ەوە لەگەڵمان بن پاش ناوبڕێک دەگەڕێینەوە